هەرێمێک لە جوانی و ئایندۆستی دووتوێی کتێبی ژیانی خۆی بە 28 ساڵ و کۆمەڵێک پرۆژەی خەیری و سەدانکاری چاکە بە کۆتاهێنا کە هەرێم بوویە سمبولی سەرخستنی پرۆژەی بەهای فەرموودە و چاوساغی سەدان گەنج و لاو بۆ ئاشنابوون بە فەرمایشتەکانی سەروەرمان درودی خوای لەسەر بێت. هاوسەری هەرێم بە دونیایەک سەربەرزیەوە باسی دیوە شاراوەکەی هەرێم دەکات. هەرێم زۆر نورانی بوو، زۆر بۆنی خۆش بوو، جسمی زۆر گەرم بوو، یعنی یەکەم کەس بووم هەستم بە بۆنەکەی کرد. شایدیمدا بە خوشکانی چواردەورم وەرن بۆنی دەستم کەن، دەستم بۆنی هەرێمی لێدێ. ئەم هەرێم هەفتەیەک بێ لەسەر جێکەوتو بێ و لە خەستەخانە بێ بەس بە نۆرمەل سەلاین بەخێو بکرێ ئەبێت چ بۆنێکی لێبێ. وای لەو بۆنە خۆزگە بۆنتان دەکرد لەگەڵ خوشکی خۆتان، خۆزگە هەتاوەکو هاتینەوە تەختەق هەمووتان سەر لەسەر سینەی بۆنتان هەڵمژایە بە حەیاتی ئەو بۆنە لە دڵ و دەرونیشتان لا ناچوو، هەروەکو چۆن ئێستاش بۆن لە دەستی من دێ. هەرێم تەمەنێکی کەم و ئەزمونێکی زۆری چاکەخوازی کە هەمووان شایەتی ئەوە دەدەن کە هەرێم ئەو تەمەنەی هەیبووە بۆ دین و لە پێناویدا ژیا. هەرێم لە ساڵی 1994 لە ناحیەی تەختەق چاوی بە دنیا هەڵهێنا، هەر لە سەرەتای تەمەنیەوە ئاشنای کاری پرۆژەی ئیسلامی و ڕێکخراوی قوتابیانی کوردستان بوو، بەشێکی زۆری تەمەنیشی لەو پێناوەدا بەسەر برد. 2 ساڵ پێشستانە ناو کاری ڕێکخراوی قوتابیانی کوردستان بووە، هەروەها ئەندام و کادرێکی چالاکی ڕێکخراوەکەمان بووە. کارژێر بووە لە لقی تەختەقی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە یەکێکە لە ڕقەکانی قەزای کۆیە، ناوەندی قەزای کۆیە. هەمیشە چاک و چالاکانە کارەکانی خۆی ڕافەڕاندووە، دڵسۆزانە هەڵی داوە کە کارەکانی بە باشترین شێوە بکات. لە پاڵ ئەوە نەوەستاوە تەنها بە کاری ڕێکخراوی قوتابیانی کوردستان، هەر کارێکی چاک، هەر کارێکی باش لە مزگەوتەکان یانەوە تا هەر خولێک ڕاگەیەندرا بێت خولی سەرتاسەری لە کوردستان وەکو پرۆژەی بەهای فەرموودە و چەندین پرۆژەی تر جێدەستی دیار بووە. تەمەنای ئەوەی دەکرد خوا گەورە مردنێکی لەو شازی پێبەخشێت کاک هەرێم تا ئەو دەقەیەش لە ژیاندا بوو خوا گەورە بە فیردۆسی ڤەرزی شاد بکات تا ئەو دەقەش کە لە ژیاندا بوو تا کورتە ساڵەکانیش خەریکی ئامادەکاری بوو لە ناوچەی تەختەق کە زیاتر لە تەنها نووسین تەختەق نزیکی 450 ئافرەت نایبوو تۆمار کرد بۆ قۆناغی بەهای فەرموودە. هەرێم لە 28 تەمووزدا لە دوای تەواوکردنی بەشێک لە ئامادەکاریەکانی پرۆژەی بەهای فەرموودە لە ساتی گەڕانەوەی بە ماتۆرسکیلەکەی خۆی دەکێشێت بە ئۆتۆمبیلێکدا. دوای کەوتنی هەرێم تەواوی سەرنجەکان دەستنە سەر ماتۆرسکیلەکەی کە لە سندوقەکەیدا کتێبەکانی بەهای فەرموودە دەکەونە سەر ئەرز و دوای گەیاندنی هەرێم بە نەخۆشخانە و 6 ڕۆژ لە بێهۆشبوونی هەرێم دوجار ماڵ ئاوایی یەکجارشی کرد. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام.